من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و ڕۆژ و گرانی خۆشەویست. بەخشین بەردەوامە بە هاوکاری و کۆمەچی و دەستگۆرەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هەر جارە بە پرۆژەیەک لە خزمەتی هەژارandایە. یەکێکیش لە پرۆژەکانی بەرنامەی بەخشین لەم ساڵدا بریتی بوو لە دابەشکردنی 3500 سەبەتەی خۆراک بەسەر هەژاراندا. بە هەمان مەبەست ئەمڕۆ بەرنامەی بەخشین سەردانی شارۆچکەی دەربەندیخانی کردووە، لەوێ ئەمانەوێت 100 خانەوادەی هەژار و نەدار دڵخۆش بکەین بۆی پێدانی ئەم دیاریانە بەسەریاندا و بۆ ئەوەی بەشێک لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان کەم بکەینەوە. چەند ساتێک لەگەڵمانە. خێراتنی بەرنامەی بەخشینەکەم ئیمڕۆ هاتم بۆ شاری دەربەنیخان پێداویستی بەسەر ماڵە فەقیر و هەژارەکانە دابەخشەکەن برنجە خواردنە فەقیر و هەژار زۆرە لێرە زۆر بە خێراتنیانەکەین و دەستخۆشیان لێکەین و سوپاسیانەکەین و بەخێر بەناخوا بۆ شاری دەربەنیخان. مە خەڵکەکە لەم کاتا زەرورە بۆم خواردنەوە بۆم پێویستیە و بێ مەعاشی و بێ موچەیگە و فەقیر و هەژار زۆرە و پێداویستەکانیان بە هاوکاری ئەم ماڵە فەقیرانە پێویستیانە و دەستخۆشیان لێکەین و بە خێراتنی هەمویانەکەین و ماڵی هەمویان ئاوا بێکەلا لەم فەقیر و هەژارەکەن و لە شاری دەربەنیخانش فەقیر و هەژار زۆرە بەشی خۆی فەقیر و هەژاری تایە و هەمووی ئەو هاوکاریانەمەش دەستخۆشیان لێکەین و بە خێراتنیانەکەین و خوا پاژاشتیان بداتەوە بە ئەم هاوکاری و پێداویستە کە هاوریانە بۆ شاری دەربەنیخان. بەخشین سپاس بۆ ئەو خێرخوازانەی کەوا یارمەتی فەقیر و هەژارانەدەن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. خوای گەورە چاکەیان بداتەوە و 1/700 بۆیان بنووسێ بەخێر ئینشاءڵڵا. بەخوای گەورە پاداشتی چاکەیان ئەداتەوە ئینشاءڵڵا لە بەهەشتی بەرینی خۆیدا. خوای گەورە بیکا بە توێشی قیامەت بۆیان ئەوانەی کە خێرەکەن ئەوانەی کە سەدەقاکەن ئینشاءڵڵا ئەوانەیشی کە ئەوانەیشی کە نایکەن چاو لەوانی کە بکەن و سەدەقە بکەن و یارمەتی فەقیر و هەژاران بدەن. ئێستاە زۆر زەرورە لەبەرەوەی قەیرانی داراییە و نەهامەتی هاتووە بەسەر میلەتەکەمانە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0حوسەد و 961 13 0حوسەد 961 35 0حوسەد 723 25 55. بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ پازدەی مانگی ڕەمەزانی موبارەک سەرگەرمی دابەشکردنی خۆراکین بەسەر کەسانی فەقیر و هەژار و کەم دەرامەت. دیارە ئەوەش بەرنامەی بەخشین ڕاستەوخۆ پێی هەڵئەسێت، ئەویش بە هاوکاری خێرخوازان و خێرۆمەندان لە ڕاستیە فەزڵی یەکەم خوای گەورە و پاشان خێرۆمەندان خێرخوازان کە ئەوان ئەو ڕۆڵە ئەبینین بەهۆی ئەوە بەرنامەی بەخشین کە ئەوە ماوەی چەند ساڵێکی زۆرە خزمەتی جۆرا و جۆر بە توێژەکان توێژی کەم دەرامەت و نەداری هەرێمی کوردستان بەگشتی ئەکات. ئێمە لای خۆمانەوە سوپاسمان هەیە، دوعای خێریان بۆ ئەکەین کە خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ژیان و ماڵ و حاڵ و سەرۆت و سامانیانەوە و پاداشتی خێری قیامەتیشان ئینشاءڵڵا بۆ مسوەگەر بکات. دیار ئەمڕۆ لە شارۆچکەی دەربەنیخان ئەم پرۆسەیە ئەنجام ئەدرێت کەوا خۆی ئەبینێتەوە لە 100 ماڵی هەژار و فەقیرە کە بەبێ هیچ هەڵاواردنێکیان هیچ
سانسۆرێک ئێمە اعتیماد کراوەتە سەر ئەوەی کەسانی مستحق نەدار سوودمەند بوێ لەمە ئیتر هیچ شتێکی ڕەچاو نەکراوە لە هەمان کاتیشانی گەرانی لەوەکە ئێمە لە وڵاتێکە ئاژین پڕ خێر و بێرە کە خاوەن ئیمکانیاتە بەداخەوە کە یعنی ئاوەها ئیسا ئەم خەڵکە لەلایەک ئێمە یعنی خەڵک دڵخۆشە بۆی کە بتوانێت خزمەتێ بکە بەڵام لە عینن کاتی شامایی نیگەرانیەکەوە ئەم خەڵکە گەیشتۆتە ئەم ڕادەیەکەوە مامەڵە لەگەڵ ئەم میلەتا ئەکرێت کەوا محتاجە بەوەی ئاوها هاوکاریەک بکرێت هیوادارین یعنی ئەوە بەردەوام نەبێت حکوومەت یعنی هەڵوێستە بکە و پێی ناخۆش بێت و ئاگای لە میلەت و خەڵکی وڵاتی خۆی بێت جارێکی تر یعنی ئێمە تەنها ئەوەنە ڕۆڵمان بینیوە کە لێرانە لە ناونووسکردن و لە بانگێشکردنی ئەم خەڵکە و تەرتیبکردن و ئاوەها ئەوە ئێمە شتێکی زۆر بچووکە ئەینا فەزڵ و خاوەن ئیشی گەورە کە ئەوە خێرمەندانن ئێمە لای خۆمان سوپاسانەکەی بیان مەمنونین داواکەین ینی ئەوانیش بەردەوام بن ئینشاءالله ئەگەر ئەوە نەبوایە ئەوە بەرنامەی بەخشینەی ئەتوانی کە ئاوەها بە شێوازێکی بەرفراوان خزمەت ئەکا خۆی گەورە پاداشتی خێری چاکەکاران و خێرخوازان و هەموو لایەک و ستافی بەخشینیش هەموو لایەک ئەزانین کەوا ڕۆڵێکی باش دەستێکی ئەمینن و ماندوو ئەبن خزمەت ئەکەن خی پەروەردگار پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە و بەخێر بێت وسەلام عەلەیکم وەڕەحمەت الله. بسم الله الرحمن الرحيم سرت هذا وكرم لخوي پروردگار نوێژ و ڕۆژ و طاعت و عیبادەتی هەموو لایەکی قبول کردبێ و خێر و سەدەقاتی هەموو لایەکیشمانی قبول کردبێ. خۆشەویستانم ئێمە لە چوارچەوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی بەخشیندا ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لەو بڕە خۆراکەی کە بڕیارمان نابوو لەو بڕە سەر لە خۆراکەی کە بۆ شار و شارۆچەکان بڕیارمان نابوو کە ژمارەی 3500 عدد بوو ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە شاری دەربەنیخان توانیمان کە 100 خانەوادەی کەم دەرامەت بەسەر بکەینەوە بە پێدانی 100 بەشە خۆراک بۆیان بۆیە لێرەوە هەم دووبارە داواکەمەوە لە خێرەوەمەندان و خێرخوازانی وڵاتەکەمان ئینشاءڵڵا کە زیاتر و زۆرتر دەستکراوە بن و بتوانن زیاتر و زۆرتر ببەخشن هەتاوە پێمە زیاتر و زۆرتر پرۆژەکانمان لە هەموو شار و شارۆچەکاندا جێبەجێ بکەین بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لەم مانگە پیرۆزەدا کە ئەوە ئەخلاق و شیمەی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم کە زۆر بەخشندە بووە بۆیە ئەو کەسانێک کە ئەیانەوێت شوێن هەڵگری پێغەمبەری خۆشەویست بن و ئەتوانن وەکو پێغەمبەری خوا بە شوێن پێغەمبەرە بڕۆن ئەتوانن لەو سیفەتە جوانەیە لەو ئەخلاقە جوانی پێغەمبەرە چاودێکەری بکەن کەوا زیاتر و زۆرتر ببەخشن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک لە حەدیثەکانە ئەفەرمێ كان أجود ما يكون من رمضان پێغەمبەری خوا لە هەموو کاتێک بەخشندە بووە بەڵام لە کاتی ڕەمەزاندا زیاتر و زۆرتر لە هەموو کاتێک بەخشندەتر بووە فەرموودەکە ئەفەرمێ لە کۆتاییداوە کەڕیح المرسلەتی وەکو بایەکی بەهێز چۆن هەموو کوون و خوشببوونێکی هەموو شوێنێک ئەگرێتەوە بەخش و کەرەمی پێغەمبەری خوا لە مانگی ڕەمەزانە ئاوا هەموو کەسێکی ئەگرتەوە ئەوەی کە لە دەستی بواە ئەی بەخشی بۆیە ئینشاءڵڵا داواکارم لە ئیمانداران و لە موسڵمانان ئەوانەی کە زیاتر و زۆرتر ئەهلی خێرن و دەسەڵاتیان زیاترە و ئیمکانیاتیان زیاترە لەم مانگی ڕەمەزانەدا زیاتر دەستکراوە بن و بتوان ئینشاءڵڵا بەهشتی بەرین بۆ خۆیان سۆگەر بکەن لەم مانگەدا خوای پەروەردگار لە خۆیان ڕازی بکەن بە دڵخۆشکردنی ماڵێکی هەژار بە دڵخۆشکردنی منداڵێکی بێ باوەک بە دڵخۆشکردنی کەسێکی نەدار و بێنەوە لە هەر شوێنێکا لەم کوردستانە کە هەیە بتوانێت دەستی یارمەتی بۆ درێژکە لە ڕێ ئێمەوە یا لە ڕێ هەر کەسێکی ترەوە بەڵکو ئینشاءڵڵا هەندێک لە ئازار و نەهامەتی و ناڕەحەتیەکانی سەر میلەتەکەمان کەم بکەینەوە بە هەموو لایەکمان خوای پەروەردگار هەموو لایەکمان سەربەرز و مەفەق بکە ئینشاءڵڵا بۆ کاری خێر. ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخرکی حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بشی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەکەی بۆ ژیان ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە. ئێمە هەمومان مرۆڤین
بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاوشێوەکانی خۆمان نێتەوەیان بۆ دەبێ بەکەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین کەواتە وەرن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشن بکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەێنێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕس نەبن لێمان و فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن هەمیشە کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان ئەبەخشن بە لیژنەی بەرنامەی بەخشین دوایەوە بەربوومی هاوکاری و کۆمەچەکانی خۆتان لە کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی بانگەوازەوە بە چاوی خۆتان ئەبینن کە چۆن هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دوعای خێرتان بۆکەن و دڵیان خۆش دەبێ و ئاسوودە بن هیچ نەبێ سفرەی چەند ماڵێکی هەژار و نەدار ڕازاوە بێت بۆ ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی بەخشینەوە یەکێک لە پرۆژەکانمان جێبەجێ کرد کە بریتی بوو لە دابەشکردنی سەبەتەی خۆراک بەسەر هەژاران و نەداران لە شارۆچکەی دەربەندی خان ئومێد دەکەین ئەوەی ئازیز و خۆشەویست ئەم چەند ڕۆژەی کە ماومانە لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بەردەوام بن لەگەڵمان بۆ ئەوەی زۆرترین هەژار و نەدار لە هەرێمی کوردستان دڵیان خۆش بکەین و سفرەیان ڕازاوە بکەین بۆی دڵنیا بن تا ئێوە ببەخشن ئێمەش ئاوا بەم چەشنە شار بە شار و دێ بەدەی هەرێمی کوردستان دەگەڕین بۆ دڵخۆشکردنی هەژاران و نەداران و منداڵانی بێباو بەبێ جیاوازی چۆن ئێوە بەبێ جیاوازی هاوکارەکانتان ئەگەنە لیژنەی بەرنامەی بەخشین بە هەمان شێوە ئێمەش بەبێ جیاوازی دابەشی دەکەین بەسەر هەژاران و نەداران هەر جارە لە شوێنێک و هەر جارە بە پرۆژەیەک تا بەرنامەیەکی پێتان شاد دەبینەوە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه